الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وأصحابه. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. إمان داران خواناسانی بەڕێز، لەم بەرەبەیانیە پیرۆزەدا لە خاکی پیرۆزی کوردستانەوە دەستی نزا و بەندایەتیمان بەرز دەکەینەوە بۆ لای ئەڵڵا و دەڵێن خوای پەروەردگار ڕەحم و بەزەیی خۆت بجۆشێ بەسەر خاکی کوردستان و میلەتی کوردی موسڵماندا. خوای پەروەردگار بەم بەیانیە هاتووینە ماڵەکانت، خوایە تۆش ماڵەکانمان ئاوەدان بکەیەوە. خوایە ماڵی هەموو موسڵمانان ئاوەدان بێ بە تاعەت و عیبادەت و بەندایەتی ڕاستەقینە بۆ تۆ یا ئەڵڵا. خوایە ماڵەکانمان ئاوەدان کەیەوە ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵ و فراوان ڕوومان پێ بکە. ئەوانەی دەستکورت و هەژارن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە. ئەوانەی لەم بەرە بەیانی جەژنی قوربانەدا خوای پەروەردگار دڵبەخەمن، خوایە دڵخۆشیان کەی. خوایە هەر کەسێ چاو بە فرمێسکە زەردەخەنە بخەیەوە سەر لێوی. هەر کەسێ لەبەر ئازار و نەخۆشی بەدەست نەخۆشیەوە دناڵێنێ یا ئەڵڵا یا شافی شیفای بەخێری بۆ بنێری. یا ئەڵڵا هەموو ئەوانەی داوای دوعای خێر لە موسڵمانان دەکەن کە لە جەژنا بۆیان پاڕێینەوە، خوایە شیفای نەخۆشیەکانی ئێمەش و ئەوان و هەموو موسڵمانان بنێری. یا ئەڵڵا لێت دەپاڕێینەوە ئەوانەی مناڵیان نییە پێیان عەتاکەی، ئەوانەی کە مناڵیان هەیە خوایە وەکو ئیسماعیلی کوڕی ئیبراهیم گوێڕایەڵی دایک و باوکیان کەی، ئیسلاحی حاڵمان بکەی، تەبامان کەی، خۆشەویستی لە نێوانمان زیاد کەی. ئامین یا ئەرحەم الراحیمین. خۆشەویستان و بەڕێزان، جەژنی پیرۆزی قوربان یەکێکە لە مەراسیمەکانی ئەم ئاینە پشکۆی ئیسلامە پیرۆزە. خوای پەروەردگار لە قورئانە باسی ئەم کاتە پیرۆزانەی کردو و دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم ئینا ئەعطەیناکە الکەوثەر. بە تۆمان بەخشیوە ئەی خۆشەویستمان، ئەی محەممەد صلی الله عليه وسلم، خەواتی زۆر. كوثر كلسر وزني فوعل لزماني عربي دا يعني الخير الكثير. بتومان بخشي خوش واسمان تاجي سري مسلمانان بيشواي همو بيغمبران حضرت محمد مصطفى صلى الله عليه وسلم. الله سبحانه وتعالى دفرمي بتومان بخشي خيرش يكجار زور. قولتريني همو خير كان بلو مقامي بيغمبرايتيا، مقامي خاتم الأنبياء والمرسلين. بتومان بخشي قرآني بيروز كتوغي نري أو قرآني بأمتك هتا روجي قيامت دخمن دريتوا. بتومان بخشي أمهمو جمعة وجماعتا كروجانا بمليار مسلمان صلاة والذي دار الددا. بتومان بخشي ناوي هر برز لتحياتي نيجكد دا صلاة ولا صر رسول الله ندي خواني يجكد ورناقري. بتومان بخشي لقلب بيانس فرزي بانغا كوت لا إله إلا الله أبي محمد رسول الله لقلابه. بتومان بخشي وخواتي حوزي كوسرد كهر كسي لقيامتا يقم لو أو بخواته وحتى بولا الزدنا بيتين يتيرويتي ناكاتوا كبيغمبري خاص صلى الله عليه وسلم فرموي بقدر استيركاني آسمان پرداخي لسرو أمتكم بيد أخواتوا. دەی خوایە بەدەستی پیرۆزی ڕەسوول الله لەو ئاوی کەوسەرەکە خەڵاتی تۆیە و پێت بەخشیوە خۆینەوە. لێرەدا پەروەردگار بە تەعزیم بە ئیننا هێناوێتی، پاشان بە کافی خیتاب ئەعطەیناکە ڕێزی لە پێغەمبەرەکەی گرتووە صلی الله عليه وسلم. هەر کەسێکیش لەگەڵ ئەو پایە بەرزەدا بێ، هەر مسلمانێکی وەکو تۆی بەڕێزیش لە پیاوان و ژنان و گەنجان و پیرانی مسلمان مادام لەگەڵ ئەو ڕەسوول الله دای صلی الله عليه وسلم، خوا ڕێزی تۆشی بەرز کردوێتەوە. هەر کەسێ لە پەنا ڕێزداردا بێ بەڕێز دەبێ، هەر کەسێ لەگەڵ گەورەدا بێ گەورە دەبێ، هەر کەسێ لەسەر ڕێبازی درێژی پێغەمبەران بێ کە محەممەد صلی الله عليه وسلم سەرقافڵەیەتی
چۆتە کاروانی خواناسانەوە چۆتە کاروانی دیندارانەوە ژیانت ئەگە کولەمەرجیش بێ هەر بەختەوەریە چونکە ڕۆژێ بە مردن دەگەیتە بەهەشتی نەبراوە دەی سوپاست دەکەین یا ئەڵڵا کە لەسەر ڕێبازی پێغەمبەرین صلی الله عليه وسلم جا خوا دەفەرمێ هەموو بەخشینێک بە بەندەکانم هەموو خەڵاتێک سوپاسی دەوێ بەچی سوپاس گوزاری خۆت دەربڕە ئەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەدووشت فصل لربك وانحر هەستە نوێژ بۆ پەروەردگارت بکە ئەو کەسێک کە خوا چاکەی لەگەڵ کردووی ئاگەل لە نوێژەکانت بێ نوێژ شوکرانە بژێری خوایە سەری بەندایەتیت بۆ ئەڵڵا بخە سەر زەوی زانایانی تەفسیری قورئان دەفەرموون مەبەست لێی نوێژی جەژنی قوربانە وەرە نوێژی جەژنی قوربان بکە ئەی پێغەمبەر ئەی موسڵمان هەتا قیامەت بەشداری ئەم مەراسیمە دینیە بە ئەم نوێژەی کە جەنابەت ئەنجامی دەدەی ئەوە شوکرانە بژێری خوای پەروەردگارە وەنحەڕ وەرە حەیوانی قوربانی سەر بڕە نەحڕ بەو حشترە دەوترێ کە قاچی چەپی دەبەسرێتەوە و هەر بە پێوە بە دەستورێکی تایبەت سەر دەبڕدرێ و خوا بۆ ئینسانی مسەخەر کردووە لێرەدا ئەگە تەعبیری قورئانی تەماشاکەن خۆشەویستان لە هەموو قورئاندا کە باسی نوێژ کراوە لەگەڵ یا باسی زەکات کراوە پێمان دەڵێ ئیسلامەتی دووشتە هیچیان بەبێ هیچیان تەواو نابێ دینداری جەوهەری دین صلة بالخالق وإحسان إلى الخلق بریتیە لە چی یەکەمیان چاکەکردن یەکەمیان پەیوەندی بەستن لەگەڵ ذاتی ئەڵڵادا سبحانه وتعالى جەوهەر و کڕۆکی ئەم ئیسلامەتیە خاڵی یەکەمی ئەوەیە تۆ پەیوەندی لەگەڵ خوادا نەبسڕی پەیوەندی تۆ بە چی لەگەڵ ئەڵڵادا دەبەسرێ بە نوێژکردن واتە هەر کەسێک کە پەنا بەخوا لە نوێژدا بڕا پەیوەندیەکەی لەگەڵ ئەڵڵادا پچڕا نەیتوانی گفتوگۆ بکە دووەمیان ئیسلامەتی هەر بە نوێژ پێک نایە بۆیە لە هەموو قورئانە کاتێک کە باسی نوێژ دەکرێت یەکسەر لەگەڵ یا باسی زەکاتە لێرەشدا کە فەرمووی فەصەل لرەبیکە یەکسەر لەگەڵ یا چی هات وەنحەڕ دەبێت چاکەشت بۆ خەڵق هەبێ ئەگەر پارەت هەبوو نوێژت کرد و زەکاتت نەدا نوێژەکە سوودی پێ نەگەیاندووی وەکو باڵندەیەک وایە ئەگەر باڵێکی لێ بکەیتەوە بەڕێزان دەفڕێ نەخێر ناتوانێ بفڕێ بەرز نابێتەوە ئێمەی موسڵمانیش ئەمە دینەکەمانە ئەگەر کەسێ هەموو نێوچاوانی بە بەرماڵەوە بڕوە بەڵام ئامادە نەبێت دینارێک بداتە مەخلوقاتی خوا ئامادە نەبێت بەزەی بە خەڵکا بێتەوە ئامادە نەبێت پارویەگنان ئەگەر لە خۆی منداڵەکانی زیاد بوو بیخاتە دەمی محتاجێکەوە هەلانی کەم هیچ دەسەڵاتن نەبوو بە نەبوونی خەڵکی نامرتاح نەبووی بەبینی نەخۆشێکی بێدەرەتان ئازارێک بەدڵن نەگەیش هەر ئەم هەستەت بۆ دروست نەبوو وەکو باڵندەیەک وای کە باڵێکیان لێکرد بێتەوە چونکە دینەکەی ئێمە بەو دوو باڵە بەرزت دەکاتەوە پەیوەندی لەگەڵ خالقی خۆتدا بەنوێش وەنحەڕ لەم جەژنی قوربانەشدا پەیوەندیەکە لەگەڵ خەڵکا بەسەربڕینی حەیوانی قوربانی بۆیە زاتێکی وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر کەسێک لە ڕۆژی جەژنی قورباندا حەیوانی قوربانی پێدەکردرا قەرزاری خەڵک نەبووی کرێچی نەبووی خەڵک نەهاتوە سەرت بۆ قەرز و قۆڵ ماڵ و منداڵت پۆشتە و پەرداغ بوو ئەوەندەت هەبوو زیاد لە پێویستی مانگەکە حەیوانێکی قوربانی بکڕی ئەگەر نەتکڕی نوێژی جەژنی قوربانیەکە لێ قبوڵ نییە پەنا بەخوا یعنی ئەوەندە قوربانی بەلایەوە گرنگە بۆیە لە هەموو ئەو وڵاتانی کە مەسەبیان ئەبوو حەنیفەیە وەکو تورکیا وەکو ئەندەنوسیا وەکو مالیزیا کاتێک کە خانوو دروست دەکەن لە ناو خەریتەی خانووەکەدا ژوورێکی بچکۆلەی تایبەت هەیە نووسراوە شوێنی سەربڕینی حەیوانی قوربانی یعنی قولاپی پێوەیە شوێنی تایبەتی هەیە شوێنی هەڵمژینی خوێنەکەی هەیە شوێنی پاکردنەوەی هەیە لە ناو خەریتەی هەموو ماڵێکە لەو وڵاتانەدا هەموو ماڵێک هەموو ساڵێک دەبێت کە لە مزگەوت چۆوە یەکسەر حەیوانی قوربانیەکەی سەربڕێ نابێ بڵێ بۆ نوێژ تێدام بەڵام بۆ بەخشینی کوتە گۆشتێک بە فەقیرێک تێدانیم بەم باڵە بەرز نابێەوە بۆ لای خوا دینەکەمان ئاوامان پێ دەڵێ پەیوەندی لەگەڵ خوا بە نوێژ پەیوەندی لەگەڵ خەڵکی خوا بە چاکەکردن لێرەدا لەم ڕۆژە مبارەکەشدا هیچ چاکەیەک بەقەدەر سەربڕینی حەیوانی قوربانی خێری نییە ئین شانئەکە هو الأبتر پەروەردگار دەفەرمێ ناحەزانی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم وەجاق شوێرن ئەم ئاەتە ئەم سوورەتە پیرۆزە لە مەککەدا هاتوۆتە خوارەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کوڕەکانی دەمردن
زۆر کەس هەیە وەکو بەڕێزت کە ڕەنبێت لە دانیشتووی ئەم مزگەوتە و بیستەر و بینەری ئەم وتارەبی هەیە ئەولادی بۆ ناژی، هەیە هەر ئەولادی نابێ، هەر مناڵی نییە. ئێستا دەبێت چەند ماڵمان هەبێت چاو بە فرمێسک بێت لە ژن و لە پیا و کە چەند ساڵە هاوسەرگیری کردو و تا ئێستا خوا ئەولادێکی پێ نەبەخشیوە. چەند کەسمان هەیە چەند منداڵی هەبوو هەمویان بە منداڵی مردن، چەند کەسمان هەبوو یەک تاقە کوڕ و کچی هەبوو بە گەنجی وەفاتی کردو ئێستا جەرگی بۆی سوتاوە. پێغەمبەری پێشەوای تۆ هەمان حاڵەتی لێ بەسەر هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵە جگەرگۆشەکانی دەکەوتنە بەر دڵان و گەمان خۆش دەبوو خوا لێی وەردەگرتەوە و لە باوەشی ڕەسوول اللهدا بە فرمێسکەوە بەڕێدەکرا. ئەو کاتە کافرەکان وتیان محەممەد وەجاخ کوێرە. تازە کۆتایی پێدێ کە بۆ خۆی مرد کوڕێک نییە بچێتە شوێنەکەی و بنەماڵەکەی ئاوەدان کاتەوە، دینی ئیسلامیش کۆتایی پێدێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە بە ئەدەب بوو، ئەوەندە پەروەردەکەی ئیسلامەتی و قورئانی بوو، نەدەچوو بە خەڵکی بڵێ ئەی کوڕی تۆش نەمرد، ئەی فڵان کەسیش وەجاخ کوێر نییە. ئەها قورئان پێمان دەڵێ ئەگەر لەلایەن ناحەزانەوە قسەت پێوترا، قسەت بۆ هەڵبەسترا، بوختانت بۆ کرا جواب مەدەوە، خوا لە دیاتی تۆ جواب دەداتەوە. کەسێک جوێنی پێوتی پەنا بەخوا، کەسێک بە مردنی ئەولادت دڵخۆشی دەربڕی و بیستەوە تۆ مەڵی ئیشەڵڵا ئەولادێکی تۆش دەمرێ. نا، ڕەفتارت محەممەدی بێ صلی الله علیه وسلم، دڵنیا بەخوا لە جیاتی تۆ دڵامی دەداتەوە. تۆ زمانت بپارێزە، تۆ بە ناڕەحەتی و مردنی کەس دڵخۆش مەبە. خوا فەرمووی من وڵامیان دەدەمەوە، خۆشەویستم دڵنیا بە تۆ ئەگەر کوڕەکانیشت بمرن و کەس نەبێ لە شوێنت بێ، پاشە ڕۆژت ڕوونە بە ملیۆنەها عولەما دێ لە شوێنەکەی تۆدا وتار دەخوێنێتەوە، بانگەکەی تۆ دەگەیەنێ. ئەی ئەو کەسەی کە دینداری، ئەی ئەو کەسەی کە خواناسی، ئەی ئەو کەسەی کە قیامەتت ئاوەدانە، تو خوا بە بێمناڵی دڵتەنگ مەبە، خوا بەمەش ئەجرت دەداتەوە. تۆ وەجاخ کوێر نی، ئەو وشەیە بەکارمەهێنن بۆ یەکتر. وەجاخ کوێر ئەو کەسەیە قیامەتی وێرانە پەنا بەخوا. ماڵوێران ئەو کەسەیە کە دەچێتە قیامەت و بە ملیۆن خەڵک یەخەی دەگرێت کە ماڵی خەڵکی خواردووە. وەجاخ کوێر ئەو کەسەیە دە ئەولادی کوڕ و کچی هەیە ئەوەندە ناساڵحن ڕۆژی 100 جار خۆزگە دەخوازێ نەیبوونایە. تۆ کە نیتە حکمەتێکی خوای تێدایە، پێغەمبەرەکەت تاقی کراوەتەوە بەم دەردەوە، بەم ئیبتیلایەوە تاقی کراوەتەوە و خوا وەڵامی ئەوانی داوەتەوە پێیان وتۆ وەجاخ کوێرە. لە کاتی خۆیدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کوڕی نەما، سەیری کە ئێستا ساداتەکان، ئێستا شێخە ڕاستەقینەکان، ئێستا بنەماڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کوردستاندا لە هەموو وڵاتی دنیادا نەوەی ڕەسوول الله بە ملیۆن خەڵکە. بەڵام ئەی نەوەی ئەبوو لەهەب چێیە؟ ئەی پێم ناڵی نەوەی ئەبوو جەهل عیکریمەی لێ دەرچێ، ئەو زاتە پایەبەرزە چێیە؟ کابرایەکە بۆ کاتی خۆی هەشتاکان لە عێراقدا، کابرایەکی بەعسی زۆر پیس بووە، ئەوەندەی ڕق لە پەیامی ئیسلام و محەممەدی مستەفا بوو صلی الله علیه وسلم، نەزری کرد وتی ئەگەر کوڕێکم بوو ئەبێ ناوینێم لەهەب، بۆی پێم بڵێن ئەبوو لەهەب. دەمەوێت لەسەر ڕێبازی ئەبوو لەهەبم چۆن دژایەتی محەممەدی کردووە. دژایەتی ڕەسوول الله ناکرێ خۆشەویستم. کوڕەکەی ناونا لەهەب، خەڵک پێیان دەگوت ئەبوو لەهەب، دەیگوت ئەوەم پێخۆشە، پێم بڵێن ئەبوو لەهەب، چونکە ئەبوو لەهەب کاتی خۆی دژایەتی محەممەدی کردووە. کوڕەکەی لە عێراقا نار بۆ جامیعەی بەغا سەیری کرد، ڕەفیقی موسڵمانی توش بووە. ئەو گەنجانەی وەکو ئەم گەنجە بەڕێزانە بوونە ڕەفیقی، لە ترسانەوتی بەو خوا لێرە فێری دینداری دەبێت، نادی بۆ بەریتانیا. لە بەریتانیا ئەو بەشەی ئەو لێی دەخوێن لەسەر هەمان ڕەحلەی تەنیشتی لاسەیەکە گەنجێکی موسڵمانی سوودانی لێیە. خوای گەورە لەسەر دەستی ئەو هیدایەتیدا بوو بە یەکێک لە بانخوازانی ئەو ئیسلامە. ئەو کەسەی کەوا دەیویست لاسای ئەبوو لەهەب کاتەوە، خوا کوڕەکەی کرد بە بانخوازێک بۆ ئەم دینی خوایە، دینی محەممەد پەخشکە. ئەم ئیسلامە خاوەنی خۆی هەیە کە ئەڵڵایە. ئێمە زۆرجار خۆمان ناڕەحەت دەکەین، زۆرجار بە هەواڵی گۆڤارێک شتێکی نووسیوە، تەلەڤیزۆنێک قسەیەکی کردووە، کابرایەک بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێئەدەبیەکی کردووە، وە دەزانین دنیا کۆتایی پێهات. نا وەڵڵا ئەزیزەکەم، خوا بۆ خۆی لەسەر ڕەسوول الله بەجوابە. هەر ئەوانەی کەوا دژایەتی ئیسلام دەکەن، هەر لەنەوەی ئەوانە خوای گەورە خزمەتکاری ڕێبازی ڕەسوول الله هەڵدەبژێرێ بەویستی خوای پەروەردگار. سەرتان بەرز بێ، دڵتان خۆش بێ بەم ڕێبازە جوانەی کە گرتومانە، کە ڕێبازی ئیسلامە، کە ڕێبازی دینداریە، کە ڕێبازی ئەم جومعە و جەماعەت و بەشداریکردنی نوێژی جەژنەیە. حکمەتی قوربانی هەر ئەوەیە حەیوانێک سەر بڕی خوێنێک بڕژێ نەخێر. یەکەمیان خوا دەفەرمێ لەن یەناڵ الله لحومها ولا دماؤها،
ولكن يناله التقوى منكم. لسورة حج آيات 38 داخل فرمي خوا أوندە بێ احتیاجە لە بەندەکانی جاسەی قورئان کەن بە وردی بیخوێننەوە دەفەرمێ لەن ينال الله مفعول به کە منصوبە پێش کەوتووە لێرەدا کە پێش کەوتووە مەبەست تەعزیمە یعنی خەڵکینە ئەگەر تۆ قوربانینەکەی خوا لە دەسەڵاتی کەم نابێتەوە ئەو هەموو خەڵکە لەسەر زەویدا هەموو ماڵێک حەیوانێک سەربڕێ لە دەسەڵاتی خوا زیان ناکە خوا سەیری گۆشتەکە ناکە خوا سەیری موو پێستەکەی ناکە خوا سەیری قەڵەوی حەیوانەکە ناکە سەیری ناو دڵەکەت دەکا قوربانی پێمان دەڵێ ئەو شتەی کە بەخشیت و خوا بە بۆ ڕیا نەبێ گۆلچێکت سەر بڕیەوە لە دەمە دیسامەی ژێڕەوە دوو لە ڕووی جەنابتان وەڵا کاکە حەیوانێکم کرد بە خێر 700 کیلۆ گۆشتی هەبوو ئەمە خوا پێویستی بەوە نییە یەک بەرخۆلەی بچکۆلە بەنێتێکی صافی تۆ کە لەبەر خوا دەستت کردو بە جیفانتا و کڕیوتە بیسپێرە بە ئەڵڵا قوربانی یەکەم شت فێرمان دەکا بۆ خوا کار بکە تو خوا بۆ بەرچاوێنی بۆ ڕیای خەڵک بۆی خەڵک پێت بڵێن سەخیە بۆی بڵێن هەموو ساڵ قوربانی دەکا ئەمانە مەکە خوا سەیری نێتی ناو دڵەکەت دەکا نەک پێست و موو گۆشتی حەیوانەکەت دووەمیان قوربانی یعنی بازار پاکی ڕۆژانە خەڵک لە عولەمایانی ئیسلام لە مامۆستا بەڕێزەکان دەپرسێ مامۆستا ئەگە حەیوانەکەت چۆن بێ دەبێ بڵێ کاملی مواسەفات بێ باشترین حەیوان بێ ئەگە بالوکەیەکی پێوە بێ ئەگە تۆزێک گەڕی پێوە بێ ئەگە تۆزێک گوانی بڕابێ ئەگە دووژی لێکرابێتەوە ئەگە گوێی بڕابێ بۆ قوربانی ناشێ باشە خوا ئەمانە ناخورێن باشە پارچە گۆشتێک لە گوێ کرابێتەوە ئیمام ئەبوو حەنیفە دەفەرمێ ئەگەر لە سێیەکی گوێیەکەی زیاتر بوو بۆ قوربانی ناشێ باشە ئەم کڕی گوێ بۆچی باشە ئیسلام لێرەدا پێمان دەڵێ موسڵمان هەوڵ بدە بازاڕت پاک بێ ئەها چۆن لە حەیوانی قوربانیدا ئەگەر نەقسێکی هەبێ خوا لێت قبوڵ ناکا ئەو شتەش کە لە بازاڕە بە خەڵکی دەفرۆشی ئەگەر کەمترین کەم و کوڕی هەبێ مەعامەلەکەت حرامە خۆزگە لە قوربانیەوە ئەوە فێربووینایە چۆن بە وردی دەگەڕێم بزانین حەیوانەکە عیبی نییە لە هەموو کاروبارێکی بازاڕ و دوکانمانیشتا ئەوەندە چاومان تیژە بزانین داخۆ ماڵەکەمان عیبی نییە کەواتە خاڵی دووەمی قوربانی یعنی مسڵمانان کاتێک لە قوربانی گەیشتون کە فێری بازار پاکی و کەلوپەلی پاک بە یەک فرۆشتن بن و دەستی یەکتر نەبڕن سێمیان لەلایەنی دینیەوە هەموو موویەک کە بەلەشی ئەو ئاژەڵەوەیە سوبحان الله چاکەیەکت بۆ دەنووسرێ تۆ مەڕێک سەردەبڕی چەند تاڵەم و بەلەشی ئەو مەڕەوەیە ئەوەندە چاکە چۆتە سەر تای تەرازوی ئیحسان لە ڕۆژی قیامەتە سبحان الله ئەم خوایە چەند بەڕەحمە ئەمە لەلایەنی دینیەوە لەلایەنی دینیەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تۆ کە خویستت قوربانی بکەی لە یەکەم ڕۆژی بانگی زیلحیجەوە یعنی ئەمڕۆ کە دەیەم ڕۆژێتی نەنینۆکت بکە نەموو لە جەستت بکەوە ئەگە کەسێ وای کرد قوربانیەکەی قبوڵە بەڵام تەرکی سونەتێکی کردووە بۆچی وا بکەین عولەما دەفەرمون تۆ کە قوربانی دەکەی ئەوەندە لای خوا ڕێزت هەیە وەکو ئەو کەسەوای کە لە حەجە و لە ژێری ئیحرامدایە ئەها کەسێ بەرجی ئیحرامی لەبەردابێ نابێ نەنینۆشکی بکە نەموو لە لاشەی بکاتەوە تۆ بەهۆی ئەم قوربانیەوە ئەوەندە لە خوا نزیک بوویتەوە وەکو حاجی خوا حسابت بۆ دەکا ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلمە لە بەرجی 5,420 دەفەرمێ حکمت لەوەدایە لە کاتی سەربڕینی حەیوانەکەدا خوا لە هەموو گوناهاکانت خۆش دەبێ لاشە لە ئاگری دۆزەق دەبەخشێت خوا باموەکانت پێوە بێ کە خوا دەتبەخشێ بانی نۆکەکەت پێوە بێ کە خوا دەتبەخشێ ئەوە حکمت لەوەدایە ئەی ناگە کەسی ڕیشی تاشی سەری چاکریانی نۆشی کرد لە خێری قوربانیەکەی کەم نابێتەوە ئیمامی ئیبن تەیمیە شەیخ الئیسلام لە مەجموع فتاوادا لە بەرجی 26دا لاپەڕی 304دا دەفەرمێ پرسیاریان لێکرد قوربان ئەگە ساڵەکە نەبوو نەداری بوو نەخۆشێکە بوو کرێچیەکە بوو داماوێکە بوو کە جەنابەت ئێستا و پرسیارە ڕێم بێ لە مێشکا بێ بچم پارەکە بدەم بەو باشترە یان حەیوانەکە سەر بڕم دەفەرمێ والأضحية والعقيقة والهدي أفضل من الصدقة بثمن ذلك لزجني قربان دا سربريني حيواني قربان يكد خيري زور زياتر لوي كبارك بكي بخير تو 250,000 داناوە دەتوانی حیوانێکی قوربانی پێ بکڕی ئەگەر پچی 250,000 بکەی بەخێر ئەجری ئەوەت بۆ نانووسرێ ئەمڕۆ حیوانی قوربانیەکە بکەی ئەمڕۆ عیبادەتەکە وەختەکەی ئەوەیە بەڵام جمعەش عەرزم کردن توانێتە تێناوە حیوانێک سەر بڕیبایی 2 وەرەقەیە گۆلچیەکە لەولاوە نەخۆشێکەیە لەولاوە کرێچیەکەیە لەولاوە مامۆستایەکی بێ موچایە و خەریکە مەکتەبەکەدا دەخرێ
قەینا وەرە مەڕێک بکڕە بە 250,000 750,000 بجێڕەوە دەتوانی ئەو کەلێنێشتریش پێ بگری بەڵام ئەبێ قوربانیەکە هەر بکەی چونکە لەم ڕۆدا هیچ عیبادەتێک بەقەدەر سەربڕینی حیوانی قوربانی لەم ڕۆژانەی جەژنا خێری زیاتر نییە. دووەم پێنجەمیان لەلایەنی ڕاگەیاندنی دینیەوە لە ئیسلامدا نابێت نوێژی جەژن لەم مزگەوتانەدا بکرێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم 1-2 جار نەبێت کە باران بووە لەبەر باران هاتۆتە مزگەوتەوە ئەینا نوێژی جەژنی لەکوێ کردووە لە موسەلا یعنی لە یاریگای نێودەوڵەتی ئەبوو شارێکی ئاوەکو پایتەختی هەرێم لە موسەلاکەدا لە یاریگا نێودەوڵەتیەکەیدا ئەگەر هەمان بێ هەرچی ژن و پیاوی ئەم شارەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ژنان و منداڵانیش بێنن ئەو ژنەی نوێژیش ناکا با بەشداری نوێژی جەژن بکە بۆ خۆی دانیشێ نوێژەکە نەکا بەڵام لە دوعا و پاڕانە و خوتبەکە بەشدار بێ هەموو ئەم شارە لە شوێنێک کۆ بێتەوە هەمووی بە یەک دەنگ بڵێ الله ئەکبەر دوای ئەوە هەموو حیوانەکان بێنن و بە هەزارەها حیوان سەر ببڕدرێ گۆشدا بەش بکرێ و نانی جەماعی بەیەکەوە بخورێ توخوا چ کەرنەڤاڵێکە چۆن عەزەمەتی ئیسلام دەردەکەوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حتى تعلم اليهود أن في ديننا فسحة با جوولەکەکان بزانن ئیسلام دینی کرانەوەیە ئیسلام دینی خەمۆکی نییە ئیسلام دینی گۆشەگیری نییە ئیسلام دینی تەنها بۆ خۆشیان نییە والله ئێمە ئیسلامان بچوو کردوێتەوە ئەینا خۆزگە لە هەموو شارەکاندا بە ئەمر و چاودێری حکومەت جەژن لە یەک شوێنە بکرایە بزانە چۆن ئەوەی نەخۆشی دەرونیشی بوچاک دەبوو ئەم هەموو خەڵکە ئەو هەموو الله ئەکبەر و زیکری خوا و دوعای خێرە بەیەکەوە لە موسەلا لە یاریگای نێودەوڵەتیدا بکرێ بزانە چەند خێرێکی گەورە دەبوو. شەشەمیان لەلایەنی کۆمەڵایەتیەوە دەرویەک لە هەژاران دەکرێتەوە ئەگە حیوانی قوربانیەکەت سەربڕی خۆشەویستان زۆر کەس ئەو پرسیارەمان لێ دەکا مامۆستا دەترسم قوربانیەکەم نەزر بوو بێ ئەگەر نەزر بێ حرامە ئەزیزەکانم بە کورتی و پوختی تێتان بگەێنم بۆتان ڕوون بکەمەوە وەڵڵی کوردی ئێمە نازانێ نەزری عەرەبی چییە کابراوە توێتی حیوانێک دەکەم بە قوربانیان ئەم مەڕە 2 ڕۆژە کڕیمە دەیکەم بە قوربانی مامۆستایەک بەداخەوە بە نەزانی دڵە کاکە تازە نەزر بوو وەخوا لێی بخۆی حرامە لێی نەخۆی کوردی ئێمە لە مانای وشەی نەزری عەرەبی تێناگا دکتۆری بەناوبانگ زانای گەورە دکتۆر وهبەت الزوحیلی لە کتێبی الفقه الإسلامي وأدلته لە بەرجی 4دا لە لاپەڕی 2707دا دەڵێ هەر کەسێ وتی ئەم حیوانە ئینشاءالله دەیکەم بە قوربانی ئینشاءالله خوای گەورە بە نسیبی کا قوربانیەکەم وشەی ئینشاءالله بەکارهێنا حیوانەکە لە نەزر ڕزگاری بوو نەزر نەما لەبەرەوە هەر وەختی ویستت قوربانی بکەی ساڵانێکی داهاتووش بڵێ ئینشاءالله ئەگە خوا بە نسیبی کە ئینشاءالله ئەم حیوانەم جیا کردوێتەوە دەیکەم بە قوربانی کەوتت ئینشاءالله لە نەزر دەرچوو کە قوربانی سنەت بوو یەک لە سەرسەی بۆ خۆت بجێڕەوە بۆ ماڵێ بیکە بەستێکەکەتەوە بەشێکی بخەم و جەمیلەوە بۆ خۆت و منداڵەکانت بەشێکی تریان ببەکە بە دیاریەکە بۆ گەورەترین سەرمایەداری ئەم شارە برادەرتە خوشکێک لە شارێکی کەیە و دەزانێ براکەی قوربانی کردو بەشێکی بۆ بنێرە لێرەوە بینێرە بۆ محافەزەیەکی کرد بە دیاری دروستە با دەوڵەمەندیش بێ بەشی سێمی بۆ فەقیر و هەژار دانێ مەم شێوەیە قوربانیەکەت دابەشکە ئەبێت چەند فەقیر دەرگای ڕەحمەتی لێ بکرێتەوە باری کۆمەڵایەتی یەکتر دڵخۆش بێت لە شەرعا دەفەرمێ لە کتێبی الفقه الشرعي الميسر کە دانراوی محەممەد علی سابونیە کە مفەسیری قورئانە لە بەرجی هەشدا لاپەڕە 41دا دەڵێ ئەگەر کابرا فەقیر و هەژار بوو بای ئەوەندەی هەبوو بەرخۆلەیەک بکڕێت چونکە بەرخۆلە لە شەژمانجیەوە بۆ قوربانی دەشتیا لە جنسی حیوانی سپیدا لە مەڕە ئەفەرمێت چاک وایە یەک کوتی لێ نەبەخشێتەوە هەر هەمووی بۆ منداڵەکانی هەڵگرێ با چەند مانگ پێی تێر گۆژ بن هەر خوا ئەجرەکەی بۆ نووسیوە منداڵەکانی خۆت هەر هەمووی دەرخواردی ماڵ و منداڵی خۆتدا هیچی لێ نەبەخشی خوا ئەمەشی زۆر پێخۆشە هەر مهمە ئەجری قوربانیەکەت قبول کراوە و پاشان لێت قبول کراوە ئەگەر ماڵێک تەبایی خێزانیان هەبێ ڕێک و پێک بن ژن نەڵێ پارەی خۆم و پیا و نەڵێ پارەی خۆم و کوڕ نەڵێ پارەی خۆم هەموو ڕێز لە باوکیان بگرن ژن ڕێز لە مێردی بگرێ ئەولاد دەستی باوکی ماچکە یەک بەرخۆلەیەک لەم ماڵەدا سەر بڕن یەک بزن سەر بڕن ئەگەر دەسەر خێزانیش بن قوربانی بووە هەر هەمویان نووسراوە بەویستی خوای پەروەردگار لەبەرەوە قوربانەکە سەر بڕێ بڵێ خوای ئەم حیوانە لە جیاتی خۆم لە جیاتی خێزانم لە جیاتی تەواوی منداڵەکانم ئەگەر 7 نەفەری وەکو 7 مەڕت کردبێ بە قوربانی خوا ئەجری 7 کەست بۆ دەنووسێ یەک حیوان لە جیاتی هەموو خێزانەکە دەکەوێت قوربانی بۆ مردوەکانتان بکەن ئەگە وەسیەتی کردبوو زۆر باشە ئەگە وەسیەتی نەکردبوو لای عولەمایان دەفەرمێ دکتۆر وهبەت الزوحیلی لە فقه الإسلامي وأدلته لە بەرگی 4دا لاپەڕە 2744 دا دەفەرمێ قوربانیەکە سەر بڕە
پاشان بڵێ خوایە ئەم حیوانە دەکەم بە قوربانی بۆ خۆم، خوایە فڵان کەسی باوکم، فڵان کەسی دایکم، فڵان کەسی خوشک و برام، فڵان کەسی ڕەفیقم کە مردووە وەسیەتی نەکردووە، خوایە شەریکی ئەم ئەجری قوربانیان بێ، وەڵی مردووەکەت ئەمڕۆ لە قەبرەکەدا ئەجری قوربانەکەی بۆ دەنووسرێ بەویستی خوای گەورە، دەرگای ڕەحمەتی خوادا ناخرێ. حەوتەم خاڵی کۆتایی کرۆشی قوربانی پێمان دەڵێ توخوا مرۆڤ مەکەن بە قوربانی ماڵی دنیا، توخوا ماڵی دنیا بکەن بە قوربانی مرۆڤ. ئەی ئیبراهیم نابێ ئیسماعیل سەر ببڕدرێ، ئەبێ بەرانێک سەر ببڕدرێ، هیچ کەڕۆڵەکانتان مەکەن بە قوربانی. ئەی باوک لە پێناوی ماڵی دنیادا منداڵەکانت مەکە بە قوربانی، ماڵەکەت بکە بە قوربانی منداڵەکانت. ئەی سەرکردەکانی وڵات لە پێناوی دینار و دۆلار و نەوتان میلەتەکە مەکەن بە قوربانی خۆتان. ئێمە پەیامی جێژنمانەکە قبوڵکەن بە ناوی جەنابیشتانەوە دەتوانم بڵێم، ڕوو لە کاربەدەستانی ئەم هەرێمی کوردستانە بکەین. پەیامی جەژنمان لە ئێوە ناوێ پێمان بڵێن میلەتەکە بە ناوی سەرۆکایەتی فڵان و سەرۆک فڵان و کاک فڵان و مام فڵان و بەڕێز فڵان و مامۆستا فڵانەوە جەژنە پیرۆزەتان لێ دەکەین. ئەو جەژنە پیرۆزەیە ماڵی قەڵبە و سەر بە سەحەبێتی بۆ خۆتان. میلەت بە قسە تێر نابێ، من جەژنە پیرۆزەی تۆم بۆ چییە کە هیچ لە جیفانمانە بێ. جەژنە پیرۆزەمان لە ئێوە دەوێت لە پارەی ئەم نەوتە، لە پارەی خەزیێنەی ئەم وڵاتە، لە پێناوی ناکۆچی نێوان خۆتان ئێمەی میلەت مەکەن بە قوربانی. وا زەنگی قوتابخانەکان لێ دەدرێ و مەترسی هەیە مەکتەبەکان داخرێن، وا خۆپیشاندانی تەندروستکاران و خەستەخانەکان بکرێنە خۆشە ڕوو لە کوێکە. جەژنی ڕاستەقینەمان لە ئێوە ئەوە دەوێت ئێوە پارەکانتان، نەوتەکانتان، دۆلارەکانتان، دینارەکانتان، پارەی خاریجتان، ڤێلاکانتان، کوڕەکانتان وەرن ئێوە ئەم ماڵە بکەن بە قوربانی میلەت. توخوا لە پێناوی ناکۆچی و کورسی و پلە و پایە و حیزبایەتی خۆتان کە چەند ساڵە ئێمە پێدەچەوسێنەوە هیچ کەمەکەمان مەکەن بە قوربانی. قوربانی پەیامەکەی ئەوەیە، ئەمڕۆ مرۆڤایەتی گیرۆدەی ئەوەیە کاکە نەک هەر لە عێراقا، نەک لە کوردستانە، لە تەواوی دنیادا لەسەر چۆڕێ 90 ملیۆنەها خەڵک دەکوژرێ، لە پێناوی ئینسانێکە بە سەدان خەڵک دەتەقێنرێتەوە. ئەم خەڵکە چۆن مرۆڤ لە ئاژەڵ دوول لە ڕووی جەنابتان و ماڵی خوا و مسلمانانی بەڕێز و مزگەوت توخوا ئینسان نرخی زیاتریان ئاژەڵ. وەڵاهی ببیستین بەم بەیانی جەژنە ئەم شەو ڕانە مەڕێک کە 100 سەرمەڕ بۆ گورگ لێداوە هەمووی خنکاندووە هەمومان ڕادەسڵەچین کەچی لە تەلەڤیزۆنەوە تەلەڤیزۆنەکەت بە ئادەی ئەڵە تەقینەوەیە بۆ 100 کەسی پێوە بووە، هەر ئانیش کردووە دادا و دیشلەمە دەخۆیتەوە. خوێنی ئینسان ئەوەندە ڕایج بووە ئەڵێ 1000 کەس کوژراوە، هەر کەسی نایە بڵێ 1000 مریشک مندار بۆتەوە لە دەواژینەکە هەموومان ڕادەسڵەچین. چاو لێ ماڵ دەکرێ بە قوربانی مرۆڤ لە پێناوی نەوتە، لە پێناوی کورسیدا، لە پێناوی کولێرەی بەرپرسەکاندا. ئەی سەرکردەکانی وڵاتەکەم توخوا بە هۆش وەرنەوە، عەرزم کردن جەژنە پیرۆزەی خۆتان بۆ خۆتان. خەڵک دیناری دەوێ، خەڵک پارەی دەوێ، خەڵک معاشی دەوێ، خەڵک گوزەرانی دەوێ، خەڵک خانووی دەوێ، خەڵک برایەتی دەوێ، خەڵک دەیەوێ یەک ئاڵامان هەبێ، یەک کوردستانمان هەبێ، یەک هەرێممان هەبێ، برایەتیمان هەبێ، هیچمان زیاد نین. وەڵڵاهی وڵاتەکەمان کوردستانەکە جێ هەمومانی تێدا دەبێتەوە، پارەکە بەخوا بەشی هەمومان دەکات، جەنابیشت دەتوانی لێی بخۆی، مناڵەکانی تۆش بەختەوەر بن، مناڵەکانی ئەم گەنجە شتێکیان بەرکەوێ. ئەمە جەژنی قوربانە. قوربانی یعنی ماڵی دنیا بە قوربانی مرۆڤ بێ، نەک مرۆڤ بە قوربانی ماڵی دنیا بێ. دە پەیامەکەمان لێ وەرگرن، دەبا هەمومان ڕووبکەینە خوا و جارشکە لێ پاڕێنەوە، خوایە جەژنمان لێ پیرۆزکەی، خوایە جەژنمان لێ قبوڵکەی، خوایە لە ئەهلی ئەوەندەمان پێ بەخشی بتوانین حیوانی قوربانی سەر بڕین، نێتمان خاوێنکەی بە گەورەی خۆل لێمان قبوڵکەی. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.